مەریوان بەیانیت باش و زانیاریەکان لەسەر بەردەوامی خۆپیشاندانەکان لە کەلار بۆ بینەران بخەیتە ڕوو. بەڵێ زۆر سپاس بەیانیەوەش باش. لە ڕاستیدا ئەمڕۆ خۆپیشاندانەکان هەروەکو بانگەوازی بۆ کرابوو لە سنووری گەرمیاندا خۆپیشاندانەکانی مامۆستایان لە قەزای کەلار لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەلار دەستی پێکردووە. ئەمەش لە کاتێکدایە پێشووتر بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەلار و بەڕێوەبەرایەتی پەروەردەکانی سنوورەکە بانگەوازیان کردووە بۆ مامۆستایان پێویستە لە هەفتەی مانگ ڕۆژی شەممە پابەندی داوامەکانیان بن. بەڵام مامۆستایان داواکاریەکانیان لە ئێستادا ئەوەیە پێویستە موچەی مانگەکانی تریان بۆ دابش بکرێ. بە هەمان شێوە داواکارن بە جیاواز لە ڕۆژەکانی تر مامۆستایان بە ڕێژەیەکی زۆر بەشداری خۆپیشاندانەکانیان کردووە و مامۆستایان بە گوێرەی ڕانگەیاندرا و بانگەوازەکانیان بەردەوامن لەسەر بایکۆتکردن و حاڵی حازریش هەموو مامۆستایان ژمارەیەکی زۆر لە مامۆستایان لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەلاردا کۆبوونەتەوە و ئەمەش لە کاتێکدایە سەر لە بەیانی لە کاتی سەرەتای دەستپێکردنی خۆپیشاندانەکاندا ژمارەیەک لە کارمەندانی هێزە ئەمنیەکان هاتنە نێو مامۆستایان و داوایان کرد کە ئەمە ڕێگەی سەرەکی دووسایدی ناو قەزای کەلارەکە خانەقین قەزای کەلار و سلێمانی بە یەکەوە بەسێتەوە. داوایان کرد ئەم جادەیە چۆڵ بکرێ، بەڵام لەلایەن مامۆستایانەوە داواکاریەکەیان ڕەت کرایەوە و داواشیان کردووە بەشێک لە مامۆستایان پێویستە بە شێوەیەکی ئەمنانە خۆپیشاندانەکان بەڕێوە بچێ بێ ئەوەی هیچ دەستێوەردانێکی دەرەکی حزبی لە نێو مامۆستایاندا هەبێ. ئێستاش مامۆستایەکمان لەگەڵدایە بۆەوەی کە لەسەر بەڕێوەچوونی خۆپیشاندانەکان لەگەڵمانابێ. مامۆستا ئەمڕۆ خۆپیشاندانتان کردووە، بەڕێوەبەرایەتی پەروەردە داوای کردووە کە ئێوە دەوام بکەن، پابەند دەبن بەو بانگەوازەی بەڕێوەبەرایەتی پەروەردەکانی سنوورەکە. بەڵێ بەشەکی بە خێرات نییە نارتەیەکەم یاخوازم لە ئایندەیەکی نزیکم شاشە جوانن لە دهۆک و لە هەولێریش بکرێتەوە هاوڕێیان و هاوڵانمان لەوێ بمانبێنن و بێنە سەر جادە و داوای داخوازیەکانی خۆیان بکەن. ئەو پرسیارەی جەناب و بەڵێ ئەمڕۆ هەفتەی مانگ داوامان لێکراوە پابەندین بە داوامەوە، بەڵام لە ڕاستیدا ئەمە لە یەکەم ڕۆژە کاتینە ئێرە و شەقامان هەڵبژارد بۆ تەنها موچەیەک نەبوو، بەڵکو بۆ تەواوی داواکاریەکانمان بوو. تەنها داواکاریمان موچە نییە، بەڵکو داوای ڕێز و احترامەکەن کە ئەم سەرکردانە ئەم خەڵکە سیاسیی کوردستانی ئێمە بۆ خەڵکی هەرێمەکەیان نێشتوێتەوە. داوای ئەو سەربەرزی و سەرفرازیەکەن کە میلەتی ئێمە لە پێشترا هەیبوو، بەڵکو ئیسا هیچ شتێک ڕێزی نەماوە و لە پێش هەموویەوە موچەخۆرانیان بە تەواوەتی ڕسوا کردووە. ئەمەوێ کۆمەڵێک شت بۆ موچەخۆرانی هاوڕێم هاوکارم خزم دۆستم ساختەوە. ماوەیەکە لێرە و لەوێ برای پێشمەرگە مامۆستای بەڕێز موچەخۆری بەڕێز باخەڵیان پیشانەدەن کە 250 دەست و خۆش بێ مامۆستاگیان. بەڵێ زۆر سپاس. لە ڕاستیدا لە سنووری گەرمیاندا زیاتر لە 90,000 خوێندکارەیە و زیاتر لە 9,000 مامۆستا لە سنووری پەروەردەی گەرمیاندا هەیە و زیاتر لە 360 خوێندکاری ئامادەی و بنەڕەتی و باخچەی ساوایانە لە سنووری گەرمیاندا هەیە. ئەم ڕۆژ بایکۆتکردن و خۆپیشاندانی مامۆستایان لە بەردەم پەروەردەی کەلار تا ئێستا بەردەوام ئەمەش لە کاتێکدایە دووشەمەی ڕابردوو مامۆستایان لە ڕێگەی بەیاننامەیەکەوە خۆپیشاندانیان وەستا و ڕایان گەیان هەفتەی داهاتوو کە ئاکاتە ئەمڕۆ لە ڕۆژی شەممەدا دەستکەن بە خۆپیشاندانەکانیان و بەردەوامی بدەن بۆ خۆپیشاندانەی کە هەیە. بەڵێ مەریوان